مامۆستایان و فەرمانبەرانی زانکۆی سلێمانی لە بەرامبەر پێنەدانی موچەی مانگی دویان بەردەوامن لە بایکۆتکردنی دەوام و ماوەی 4 ڕۆژە دەوام لە بەشێک لە کۆلێژەکانیان وەستاوە. ئەوان پێدانی نیو موچەش ڕەت دەکەنەوە، داواکاریان ئەوەیە 30 ڕۆژ جارێک و بەبێ دواکەوتن موچەی تەواوی خۆیان پێ بدرێت. ئێمە هەتاکو پێمان بکرایە و توانەمان بۆ دەرسەکانمان و تۆتەوە پابەندی هۆڵەکانی خوێندن بووین، بەڵام ئیتر تەواو بەسەیە، یعنی تاکی حکومەت گوێ ناگرێ. تکایە یعنی من نازانم، من داوا بەس لەخوا ئەکەم چاکی کات، چونکە پێیان ناکرێ، پێیان چاک ناکرێ. ئەگەر هەموو یەک دەنگ بێبێتە ئێرە دڵنیا بە حکومەت بە 2 ڕۆژە ڕوخێ، دڵنیا بە بەس ئێستا خەڵک گرتوێتی، ئەستا خەڵک گرتوێتی، خۆی وازی لە خۆی هێنا، وازی لە خەڵک هێناوە، خەڵک وازی لێ ناهێنێ. خەڵک هەمووی بێتە سەرجادە بە 2 ڕۆژ ئەوانە چین قابلە، 2 بنەماڵن چەند کەسێکن، یعنی چی قابلە چین. خۆ کاتینەوەکان من تەلەبە بووم، فەقیری زۆر لە ئێستا زیاتر بووم، بەڵام خەڵک على الأقل بەهای هەبوو، ئەخلاقی هەبوو، خێزان مقدس بوو، بەڵام ئێستا یعنی خۆ مەسەلەکە هەر پارە نیە، یعنی لە هەموو ڕوویەکەوە فەسادی بڵاو بۆتەوە. کارێکی وان کردو خەڵک ڕۆژانە ڕەحمەت وەسە دامەنێرێ. لە بەیاننامەیەکی پێنجخاڵیدا داوا دەکەن پلە بەرزکردنەوەشیان دەست پێ بکاتەوە و موچەکانیان بەبێ دواکەوتن پێ بدرێت. بە پێچەوانەوە درێژە بۆ بایکۆتە دەدەن کە ماوەی 4 ڕۆژە بەردەوامن لەسەری. بایکۆتی وانەوتنەوە هۆڵەکانی خوێندن بۆ هەموو ئاسەکانی بەراوی باڵا دەکەینەوە ڕۆژانە لە زانکۆ ئامادە دەبین بۆ گرتبوونەوە وەشکۆلێک ژێڕینەوە بۆ پێگە و ڕۆڵی مامۆستای زانکۆ و فەرمانبەران و کۆی گشتی خەڵک. 2. بەردەوامبوونی بایکۆت و ملەدان بە بەڵێنی زارێکی بەرپرسان تا جێبەجێکردنی ئەم داواکاریە هەنووکێ ڕەوایانەی لای خوار. 1. پێدانی موچەی مانگی 2-3 زۆر بەپەلە و مانگەکانی تر لە کاتی خۆیدا. 2. بە فەرمی دەرکردنی نووسراوی گەڕانەوەی تەواوی شایستە دارایەکانمان لە موچەی نەدرا و پاشەکەوتراوەکانی ساڵانی پێشوو کردنەوەی ئەژماری بانکی بۆ ئەمە بەستە. 3. دەرکردنی نووسراوی گەڕانەوەی پلەبەرزکردنەوەی گشت فەرمانبەران و مامۆستایانی زانکۆ بەگشتی. مامۆستایەک بە سۆرۆکی زانکۆی سلێمانی دەڵێت پارەی قەرز کردووە بۆ پێداویستیەکانی ڕۆژانەی تاکەی ئەو دۆخە بەردەوام دەبێت. سەرۆکی زانکۆی سلێمانی دەڵێت لەم 2 ڕۆژەدا هەوڵ دەدەین موچەی مانگی دویان بۆ دەستەبەر بکرێت. مەسئولیەتی پارەم وەرگرتەوە بە کاتی کۆرۆنا کە هەمووی لە ماڵەوە. ئەی بۆ لە ئێستا من بەسیترین حەقی خۆم کە مەعاشەکەمە وەری نەگرم. نازانم یعنی تاکەی چاوەڕوانی یعنی ئەمەوەم 3 ڕۆژمانە ئەمڕۆ 2 ڕۆژە بزانم ئینشاءالله لەسەر خەدە بزانم چی. دکتۆر ئەم 2 ڕۆژە چی ئەکرێ؟ یعنی ڕزە لەگەڵ کێکراوە بۆ یعنی چی ئەکرێ؟ وەلا هەوڵێ پێدانی موچەکە هەوڵێ هەم داوایان لەکەین و بۆ مامۆستایانە بۆی موچیان بۆ دەن لەگەڵ ئیداری خۆجەی سلێمانیان. ئێمە هەرەو ناتوانین، ئێمە دەسەڵاتمان پارە کاینێرین لە خەزێنەوە بۆمان دێ، لە بانقەوە بۆمان دێ، ئێمە لەگەڵ بانقا قساکەین بزانین چیمان بۆ بکەین. خۆپیشاندانەکەی مامۆستایان و فەرمانبەران دوای ئەوە هات کە ماوەی 4 ڕۆژە کۆلێژی کشتتوکاڵ بایکۆتیان کردووە و گەدبوونەوەی ناڕەزایی ئەنجام دەدەن. ئەمڕۆژ ناڕەزایەتیەکانیان گواستەوە بۆ بەردەم زانکۆی سلێمانی و دەڵێن لە ڕۆژی چوارشەممەوە ناڕەزایەتیەکانیان زیاتر دەکەن. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.